ئەم توێژنەی ئێمە لەسەر خەسخانە گشتەکانی شاری سلێمانی بوو وە کەیسەکە ئێمە خەسخانەی هیوا بوو. لەم توێژنەیە بۆمان دەرکەوت کە ئاستی خزمەتگوزاری خەسخانە گشتەکانی شاری سلێمانی چۆنە و بۆمان دەرکەوت کە بە شێوەیەکی بەرچاو ئاستی خزمەتگوزاری بەپێی ئەو داتایانی کە ئێمە لامان بوو لە ئاستێکی باشا بوو کە لە سای 85 خەڵک لە ئاستی خزمەتگوزارەکە ڕازی بوون کە ئێمە لەم توێژینەوەیە نزیکەی 30 پرسیار لە 140 کەسمان کرد 140 نەخۆش کە پرسیارەکان دەربارەی ئەوە بوو کە ئایا دکتۆرەکان چۆن مامەڵیان لەگەڵا ئەکەن و ئایا لە ئەم خزمەتگوزاری کە ئەکرێت لە خەسخانەکە بە پێویستە مادام خزمەتگوزاریەکان باشن هاونیشتمانیان بۆچی ناڕازی؟ هەندێکیان ئەگەر ئێمە ئەوە کولتوری ئێمە کە ئێمە تا ئێستا ناتوانین بەڕاستی جوابی پرسیارەکان بینەوە هەندێکیان وایان هەستە کرد کە ئێمە لەلایەنی کێکەوە نێراوی ناتوانین بەڕاستی جوابی پرسیارەکانمان بنەوە لەوە ئەچێت لێشی ڕازی نەبن بەڵام ئەو داتای لای ئێمە وا دەرکەوتۆکە لێ ڕازی زۆر باش لەسەر چ بنەمایەک ئێوە بوونە یەکەمی فستیڤاڵی IPEP ئێمە لە زانکۆ عشقی سلێمانی 28 مان فستیڤاڵێکمان کرد کە لەم فستیڤاڵە چەند پرۆژەیەکە بوو هەر لەسەر خەسخانە گشتیەکان بوو کە ئەم فستیڤاڵە ئەمە لێرە سوپاسی سەرپەرشتاری فستیڤاڵەکە و پرۆژەکانمان بکەم دکتۆر ئەحمەد دەمیر کە لێرە ئێمە بەهۆی ئەوەی کە داتاکانمان پوخت بوون و ئاستی لە کۆڵینەوەکەمان پۆزتیڤ بوو و هەروەها توانیمان بە شێوەیەکی باش هاوڵاتیان تێبگەین ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە پێشنیاستان چییە لەم بوارە؟ پێشنیازمان بۆ ئەم بوارە ئەوەیە کە وا لە نەخۆشەکان بکرێت کە بە شێوەیەکی ڕازگۆیانە بتوان کە زیاتر جوابمان بنەوە لە چونکە جوابانەوەکەیان باش بەڵام بە پێی ئەو جوابانەوە نەبوو کە ئێمە ئەمانیش چونکە ئێمە ئامانجمان ئەوەیە ئاستی خزمەتگوزاری خەسخانەکان باش بکەین و بزانین ئاستی بەڕێوەبردنیان چۆنە.